سڵاو خۆشەویستان ئێوارەتان باش زۆر خۆشحاڵم لە بەرنامەیەکی تازە هاتمەوە خزمەتی ئەوی بەڕێز ئەوڕۆ خواردنەکی زۆر خۆش حازر دەکەین پێی دەڵێن داوت پاشا یاخود میت بۆڵ پێویستمان بەچی هەیە قیمەی ساف نەرمە پیاز سیر جۆرەها کەرستەمان هەیە لێرە سەبر هەنگاو لەگەڵم بن ئەو میت بۆڵیان ئەو داوت پاشایان ئەو ڕەس ئاسفوڕەکە ناوێکتری هەیە ئامادەی دەکەین سەرەتا ئەو قیمەمان کە وتمان دەبێت زۆر بێت چەوریبی یاخود کەم چەوریبی لێرە پیازێکمان هەیە پیازەکەی ورد دەکەین لەلایەکی دادەنین کاسەکمان هەیە قیمەکەی ڕێک لە ناو کاسەکەی دەکەین باشە لۆ ئەوەی بتوانین شتەکانتری بەسەرداکەین زۆر بە ئاسانی لێرە پیازم هەیە لەگەڵ دەنگێک سیر لە ڕەندەمدایە لە سەری دەکەم بە ئاوەکەیەوە ئەوجا هەندێک کەرەوزی دێنین کەرەوزەکانیش تێ دەکەم کەرەوزەکان ورد دەکەم کەواتە یەکەم جار چمان کرد قیمەی کەم چەوری یان بێت چەوری پیاز دەنگێک سیر ئەو پیاز و سیرە دەتوانن بە شێوەی پاودەریش بەکاری بێنن ئاوە ئەمە پاودەرەکەشی تۆزێک بەسەردا دەکەین ئەگەر حەستان نەکرد پیازی لە ڕەندەدراوی تێکەن یا سیر لە ڕەندەدراوی تێکەن هەردووکیان دەبێت بەس ئەمن هەردووکم بەکارینە لەبەرەوەی زۆر بۆن و تامی خۆشە لێرە ئەو کەرەوزێک کە هەمە تێی دەکەم یاخود معدەنووسی تێ دەکەم ئەگەر پێویست کات لێرە گرنگترین بەشی ئەو خواردنەی یان تۆزێک ئارد یان بەقسەمات لە هەموو مارکێتێک هەیە ئەوەندەی تێ دەکەم دەیشێلم لە بۆ بەهاراتەکانیش حەزی لە زۆر بەهاراتیە بەڕاستی ئەوە پوڵ بیبەر بیبەری ڕەش پوڵ بیبەر زۆر تون نییە با بڵێن زۆر تیژ نییە هەیە دەڵێ پوڵ بیبەری لە خواردنەشی بکەم بیبەر ڕەش تێ ناکەم ئەو سیر و پاودەرەشمان تێ کرد ئێستا تۆزێک دەیشێلین باشە بزانین بەقسەماتی پێویستیانە ئەو بەقسەماتە لەوەیە چکە قیمەکەمان بەتەنهایە دەبی خۆی لێکداتن وەبی لە ناو کاتێک قیمەکەمان سوور دەکەینەوە لە ئەوەی لە ناو ڕوونەکە نەشکێت ئێستا هەنگاوەکانی زۆر ئاسان بوو ئەگەر بینەرم بوو بن لە سەرەتاوە دەزان چمان کردیا ئەوەی جوان تێکەڵ دەکەمە تا بەهاراتەکان تێکەڵبی هەست دەکەم تۆزێک بەقسەماتی پێویستە دەبێت زۆر جوان لێکی دەی خۆشەویستان نابێ ئەوها بە ئێمالی بەجێبێری داتە ئەو پیاز و سیر و ئەو کەرستانە و بەهارەتانە جوان بە یەکسانی دابش بێ لەسەر خیمەکەی ئێستاگە پیازێکی ئەوها دنگ گەورەتاندی لە ناوی کێشەی نییە چونکە ئەوە لە کاتی سوورکردنەوە تامێکی خۆشتر دەدات تقریبان ئێستا دەیکەینە تۆپ بزانین بەدەستماوە دەنووسێت یا تەواوە ئاوە ئەگەر بوو تەواوە ئێستا هەمووی ئاوا لێ دەکەین بەس لێرە تاوەیەکمان هەیە کەمەک زێتی تێ دەکەین ئەوەندە بەسە نابێ زەیتەکەی زۆربی ئەو پیازەی کە هەمان بوو لێرە تۆزێک گورتتری دەکەین پیازی سووری زۆر تامی خۆشترە لە پیازی سپی ئەگەر هەتان بوو بەکاربێنە زۆر باشتر دەبێت پیازەکەی لەسەر ڕۆنەکە دەکەین و دەنگێک سیریشی تێ دەکەین بەڵام دەنگێک سیری بچووک توێکڵەکەی لێ دەکەینەوە زۆر بە ئاسانی
دەنگێک سیری تێ دەکەین. دووبارە دەگەڕێمەوە زۆر بە خێرایی هەنگاوەکانی دروستکردنی داود پاشاتان پێ دەڵێم هەتا ئێرە کە هاتین یەکەمی جار پێویستمان بە قیمەیە بێت چەوری ببورن. پێویستمان بە قیمەیە بێت چەوری پاشان هەندێک شتی تێکەڵ دەکەین پیاز کەرەوز سیر لەگەڵ بەهارات پوڵ بیبەر ڕەش و خوێ ئەوەندەی تێ دەکەین و جوان جوان دەیشێرین لە کۆتایی دێ بە بەقسەمان دەیشین لەوەی خۆی بگرێت لە ناو تاوەیەک پیاز سوور دەکەینەوە لەگەڵ دنکێک سیر بۆی لەگەڵ هەندێک زەیت نەکەچی زۆر زۆر خۆش بدات چاوەڕێ دەکەین ئەو پیاز و سیرە بمرێت ئەلێرە چ دەکەین ئەو داوت پاشایانە ئەو گۆشتە دەیکەینە تۆپەڵی بچووک بچووک ئەگەر بتوانیتان هەمووی قیاسەکەی لە یەک نزیک بێت زۆر باشە پێویستمان بە کاسەیە کە بابیهێنم هەتا ڕوونەکەمان تۆزێت ئەو خواردنە زۆربەی کات لەگەڵ برنج دەخورێت ببورن لەگەڵ برنج دەخورێت داوت پاشا و زەڵاتێکی خۆشیشی لە دروست دەکەین ئێستا پێتان دەڵێم زەڵاتەکە ناویسیە لەگەڵم بناتە ئەوانە یەکێک تۆپڵ دەکەین ئێستا هەنگاوی پاش ئێرە داوت پاشایەکان لەنا ئەو ڕوونە سوور دەکەینەوە دەری دێنین کە دەرماهێنا تۆزێک مەعجون دەخێنە ناو ئێرە لەگەڵ تۆزێک ئاو دووبارە داوت پاشایەکانی دەخێنەوە ناوی هەتاکو جوان جوان سوور دەبێتەوە لەگەڵ برنج پێشکەشی دەکەین عزیزانم ئێستا ڕوونەکەمان داغ بوو باشە داوت پاشایەکانمان کرد بە تۆپڵ هەمووی سوور دەکەینەوە داوت پاشا خواردنەکی تورکیە زیاتر و لوبنانیش لێی دەنێن هەر کەسەوە بە تەریقەی خۆی پێویست دەکاتن ئەو خواردنە لەگەڵ برنج بخورێ خواردنێکی زۆر زۆر خۆشە ژەمێکی زۆر چێژبەخشە لە زۆر کەم لە ڕێستۆرانتەکانەیە بەڵام کابانەکان زیاتر لە ماڵەوە دروستی دەکەن و بۆ ڕەمەزانی ژەمێکی باشە هەم گۆشتیشە هەمی شتێکی تازەیە ئەوانی کە نایزانن و شێوازی دروستکردنەکەشی ئەوەی ئەم دەیکەم ئەسلەکەیە و کۆپیشی هەیە دەتوان کۆپیەکانیش بکەن و یان هەر کەرستەیەک هەستان نەکردتەی نەکەن ئەو قیمەیە تەنها سوور دەکەیەوە و دووبارە بە کورتی دۆتان باز دەکەمەوە کە ئەو پێکاتێ ئەو داوت پاشایەتیە قیمەیە بە بێت چەوری سێ بەهاراتە پوڵ بیبەر خوێ بیبەری ڕەش دەتوانی هەر بەهاراتێشتن کە بە خۆت حەزت لێ بوو بۆی زیادکەی لەگەڵ تۆزێک بەقسەمات یان ئارد ئەو بەقسەما واتە سەمونی هاراو بۆی خۆی بگرێت لەناو ڕوونەکە نەکرێتەوە باقی شتەکانی تریش ئاسانە پیازمانەیە لەگەڵ سیر دەتوانن ئەو پیاز و سیرەی بە شێوەی پاودەر تێکەن دەتوانن لە ڕعساڕەی دەن لە ڕەندەی دەن و تێکەن ئەوەشان هەر ئارەزومەندانەیە ئێستا لێرە داوت پاشاکەی سوور دەکەیەوە و هەنگاوێکی تر ماوە هەتا ئەو هەنگاوە دێتن ئەمە چ دەکەم یەک زەڵاتەی زۆر خۆشتان و دروست دەکەم زەڵاتەکەمان یۆنانیە زەڵاتەیەکی ئاسان خۆش لە پیاز دەست پێ دەکەی لە زەڵاتەی یۆنانی دەبێت پیازەکەت سوور بێت شێف ئەگە پیازی سوورمان نەبوو بە سپی بێت پیازەکە بەو شێوێ دەکەینەوە جوان دەبێت ئاوا بیکەیتەوە بە پیازی زەڵاتە یۆنانی شێوەی جوڵیانە باشە واتە شێوەی باریک و درێژ شێوەی ئەسابعی پەنجەیی فینگەری هەمووی دەبی پیازی تێدەکەین باشە ئەمە لە هەموو خواردنەکان و گوتیتمان ئەو کەرستانی کە لە زەڵاتە بەکاردێن بەدەست خۆتە بەڵام مەرجە زەڵاتەی یۆنانی پیازی تێدابی بەڕاستی
پیازەکەش بەو شێوەیە ئامادە دەکەین. یەک کەرستە هەیە لە زەڵاتەی یۆنانی ئەمن ئیزافەم کردێ زۆر کەس تێی ناکە و زۆر کەسیش بەکاری دێنی ئەویش خاسە ئەمن تێی دەکەم بەڕاستی لەبەرەوەی خاس زۆر زۆر خۆشە. بزانم یەک پیاز بۆ ئەو زەڵاتە تەواوە یان ناجار یەک پیاز تێ دەکەم. ئەوجا خەیارم هەیە، خەیاریش بەکاردێت لەو زەڵاتەی. وردە وردە چاودێری داوت پاشایەکەمان دەکەین. بزانی سۆر بووتەوە یان نا؟ ئەگەر دیوێکی سۆر بوویتە بۆ شێوەی هەڵی دەجێڕین ئاوا دەبێ هەر هەمووی هەڵجێڕینەوە لەبەرەوەی دەسوتێ. زۆر زۆر جوان سۆر بووتەوە، بەدڵمە زۆر بەدڵمە. ئەوها سووری دەکەینەوە جەماعەت خۆشەویستە. دیسان گوتمەوە جەماعەت لە بۆ تەلەڤیزیۆن دەبی بڵێ بینەران، لە بۆ سۆشیال میدیای کە بڵێ جەماعەت ئاساییە. باشە ئەوانە جیان زۆر تەسکە لەبەرەوەی هەڵنەوەشێنەوە دەبی زۆر بە ئاگاداری هەڵیان جێڕی ئەودی ئۆدیویان پێ بکەیت. هەندێکیان جیان تەسکە. ئێستا ئەمە ناتوانم دەستبەرداریوێ بم کاتەکە ئیوێ ئەوانە هەمووی بسوڕێنم. باشە ئەگەر لایەکی سوتا زۆر ناخۆش دەبێت ئەو داوت پاشایە. ئەوە ئەو دیوێکی بووە دەبێ بیسوڕێنی. تێبینێکی زۆر زۆر گرنگمە بیراتەوە. ئایا دەتوانی ڕۆن تێکەی لە سەروی داوت پاشایەکە بێت نەخێر قیمەکەمان هەڵدەوەشێتەوە. ئەو ڕۆنەکەی دەبێ کەم بێت لۆ ئەوەیە سەرەتا ژێرەوە خۆی بگریت ئینجا بیکێ سەرەوە. ئەگەر ڕۆنی زۆر زۆر بێت داوت پاشایەکەت هەڵدەوەشێت. تقریبان ئێستا من هەڵم جێڕایەوە. دێن خیارەکان چا دەکەین. خیارەکانیش بە هەر شێوازێک کە بە خۆت حەزت کرد. ئەمە ئەوە بۆ شێوازە دەتوانی بە شێوەیەکی تریش با بیکەی ئاوا بکەی. ئەوجە لە ناوەند باز دەیکەی دوو پارچە بۆ ئەوەی زۆر گەورەتر نەبێت لە کرستەکانی تر و بەڵام ئەو شێوازیان زۆر باشە. ئەها پێستەکەی لێکەوە سەبر سەبر وەکو زەڵاتەی باینجان بە شێوەی لاکێشەوی بڕی. ئەگەر کاسەکەمان بەشی یەک خیاری نەکرد دەیکەینە دوو. ئێستا ئەلەوەیان ئەوەش دانم چاودێریشوی کرد تەواوە. ئەوەش جۆرێکی تر لە بڕینی خیارەکە. ئێستا ئەوانە لەسەر یەک دادەنێم. سۆسی زەڵاتەی یۆنانیش زۆر زۆر ئاسانە بە هەمان شێوە زەیتی زەیتون، ئاوی لیمۆ، خوێ، بیبەری ڕەش، ئۆریگانۆ. خاسەکەش تەواو. ئێستا تەنها تەماتە ماوە. دوودانە تەماتەمان هەیە. تەماتەکان ئاوا دەکەی پارچە دەکەین. تەماتەکانیش دەخەینە ناوی ئاوا باریکی دەکەیەوە. ئەوانە دەکەیت دوولەت. تەماتەکانیش دەخەینە ناوی چونکە حەزی لە تەماتەیە. تەماتە تاکە ڕەنگی سوورە لە ئەو زەڵاتە دەبی زیاتر تەماتەی تێکەین. ئەو بەشەی فڕێ دەدەین. ئەلێرە دەیکەینە دوو. ئەوش ئاوە. ئێستا خۆشەویستە قیمەکەمان تقریبان خەریکە تەواو دەبێ. تەماتەکەش دادەنێن بەو شێوەیە. سەیری قیمەکەمان دەکەین. قاپەکەی بینە بەردەستی خۆمان.
یەک تۆزی مایە سوور بێتەوە. با سۆسەکی لە ئەو زەڵاتەیە حازرکەین. ئەو پارچانەی کە تۆزێک گەورەیە بچووکتری دەکەینەوە. لێرە پەنیری ڤیتامان هەیە، باشە هەر پەنیرەکە خۆشی یۆنانیە بە شێوەی مکعبات دەیبڕین. ئاوا لەسەری دادەنین. ئەو زەڵاتەیە بەوە دەناسرێتەوە پەنیری ڤیتا، کەمێک سماق، کەمێک بیبەری ڕەش، کەمێک خوێ، بە هەندێک بیبەر ڕەشەکەی زیاد بکەم. لەگەڵ تۆزێک ئۆریگانۆ زەڵاتەکەی تێکەڵ دەکەین. تێکەڵ دەکەین زەڵاتەکەی. خۆشەویستان ئەو داوت پاشایانە دەردێنین. دەبێت زۆر بە وریایی مامەڵی لەگەڵ بکەیت. هەمووی دەردێنین. ئەو جە لەناو ئەو ڕۆنەی خۆی دووبارە کەمێک مەعجون تەماتەی تێدەکەین لەگەڵ ئاوی، دەبێتە سۆسەکی سوور. ئەو داوت پاشانە تێدەکەینەوە ناوی و خواردنەکەمان ئامادە دەبێت. تەوان وەکو گوتم ئەوە لەگەڵ برنج دەخورێت. برنجشمان لێ نایە، بەڵام ئەمە لە هەموو بەرنامەی فێرکاری برنجماندا نایە. ئێوەش ماشەڵڵا هەمووتان کابانن. لەبەرەوەی جێگای تەسک بوو شکڵەکەی هەندێک گۆڕایە، بەڵام کێشە نییە، وەکو تۆپەڵ تۆپەڵ نەمایە. ئێستا ئەوە ڕوونەکە تۆزێک زۆرە، ڕوونەکەی کەم دەکەمەوە. کەمێک ڕۆنەکەی بەتاڵ دەکەم. ئەوەندە ڕۆنەمان پێویستە. خێرا کەوچکێک مەعجون تەماتە. ئەو مەعجون تەماتەی سوور دەکەینەوە لەگەڵ ئەو ڕوونەی. ئەوجا ئاوی تێ دەکەین. کە ڕوونەکە سۆر بووە، ئینجا ئاوی لەسەر دەکەین. ئاوەکە هاتە ئێرە بێت لەبەرەوەی کاتێک گۆشتەکانمان خستەوە ناوی تەواو سۆسەکەی بخوا. ئێستا میکسی دەکەین بە میکسەرێک بە ئەو مەعجونە میکس بیت. خوێ، بیبەری ڕەش، هەمان ئەو پێکاتانێک کە لە گۆشتەکەمان کرد لە ناو سۆسەکەشی دەکەین. باشە پێکاتەکانیش بریتی بوون لە خوێ، بیبەری ڕەش، پوڵ بیبەر. دەتوانی کەمونی شتێکەی، ئەو پوڵ بیبەر، ئەوە خوێ، ئەو بیبەری ڕەش، ئەوەش خوێ. ئێستا زەڵاتەکەمان ئامادەیە. پێویستی بە ئاوی لیمۆ هەیە لەگەڵ زەیتی زەیتون. ئەو دوای مابوتێکەین. جوان جوان ئێستا بە دوو کەوچک تێکی دەدەین و چاوەڕ دەکەین ئەو ئاومان گەرم بێت و زۆر بە خێرایی پێکاتەی زەڵاتی یۆنانیتان پێ دەڵێم. تەماتە، خیار، پیازی سوور، پەنیری ڤیتا، زەیتونی پیتزا لەگەڵ ئاوی لیمۆ، زەیتی زەیتون، خوێ، بیبەری ڕەش، تۆزێک سماق. ئێستا
ئەو سۆسم چاوەڕێ دەکەم تۆزێک گەرم بێت و ئەو داوت پاشانی دەخەمەوە ناوی تامێکی جوان وەردەگری و برنجێکیش ئامادە دەکەین کە لەم بەرنامەکانی تر پێم وتن چۆن ئامادە دەکرێت و میوانداری دکتۆر دەکەین دێنەوە لاتان. خۆشەویستان ئێستا تۆپەڵە گۆشتەکانمان پاشەوەی سوورکردەوە دەیخێنێنە ئەو سۆسەی لە بەروێندێک تام وەرگێت باشە ئەگەر ببورن ئەگەر شکڵی خڕی لە دەستدا ئەوە شوێنی تەسک بە نابی شوێنی تەسکبی بەڕاستی بەڵام ئاواش هەر باشە گرنگەوەیە بە خێرایی ئەوەی دەخێنە ناو ئێرە 2 دقە تەنها 2 دقە ئاوەکەی خەز دەبێتەوە و برنجێکمان بۆ حازر کردێت لەگەڵ زەڵاتەیەک بانگی دکتۆری بەڕێز دەکەین لۆ بابەتی ئەوڕۆمان کە چەند زانیارێکی گرنگمان پێ و هەندێک پرسیاری تایبەتم لۆ ئامادە کردیە لەگەڵمان بن ئەوانە دەخێنە ناو ئێرە زۆری نەما خۆشەویستان ئێستاش گۆشتەکەمان تەواو تەواو تامی سۆسەکەی وەرگرتیە دانە دانە لە چواردەوری برنجەکەی دادەنین و دکتۆر هۆڵیم لێرەیە تەوەری ئەوڕۆمان لەسەر فاسفودە خواردنە خێراکان و زیانەکانی بزانین دکتۆر چەند ڕێنمایەکی گرنگمان پێ دەدات لەسەر خواردنی خێرا و چ کاتێک بخورێ و زیانی زیاترە ئێستا داوت پاشایەکەمان ئامادە دەکەین و دەچینە لای دکتۆر ئیتر چاوەڕێی زانیاری گرنگ بن ئاوە چادۆرەی تۆزێک کەرەوزیشمان هەیە بۆ جوانکاری شتێکی زۆر زۆر جوان دەرچووە دکتۆر جان هاتم سڵاوت لێبێ دکتۆر سڵاو لە تۆش زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس سەلامەت بی ئەوەش خواردنەکەی ئەوڕۆمان دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دکتۆر گیان طبعا ئەو خواردنە زەڵاتەیەکی یۆنانیە باشە پێکهاتەکەی لە پەنیری ڤیتایە پەنیرەکەش یۆنانیە پیازی سوورە تەماتەیە خەیارە زەیتونە ئاوی لیمۆیە و زەیتی زەیتونە لەگەڵ ئۆریگانە و خوێوی بەڕەش خواردنەکەشمان برنجە لەگەڵ تۆپەڵی گۆشت کە پێی دەڵێن داوت پاشا چەند بەهاراتێکمان تێ کردو و خواردنێکی تورکیە کۆمنتی بەڕێزت لەسەر ئەو خواردنە دەستەکانت خۆش بێ پێم وایە ژەمێکی سادە و با بڵێن خۆشە بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و بەنسبەت ئەو تۆپەڵە گۆشتانی کە دروستت کردووە بەو شێوەیە دەتوانین بڵێن ژەمێکی وا لە ڕووی تۆپەڵ گۆشت دەتوانێت 2 نەفەر 2 کەس ژەمەکە بخوا بەنسبەت سەڵاتەکەش پێکاتەی باش و بە سوودی تێدایە هەم لە پرۆتین هەم لە کانزا و ڕشالەکان دەستەکان خۆش بێت زۆر زۆر سپاس وەکو لەناو بەرنامە ئاماژەم پێکرد تەوەری ئەوڕۆمان لەسەر خواردنە خێراکان بەهۆی ئەوەی خەڵکێکی زۆر سەرقاڵی کار و ئیشە ناتوانین لە ماڵەوە خواردن دروستکە ئیتر خواردنە خێراکان جێگرەوەی با بڵێن خواردنی ماڵەوەیان گرتوۆ لە زۆر کاتدا ئایا زیانەکانی چییە و زیاتر وردەکاریمان لە بەڕێستان پێویست بەڵێ ئەگەر باسی خواردنە خێراکان بکەین دەبینین ڕێژەیەکی زۆر شەکر و چەوری تێدا کە ئەمەش دەبێتە هۆی با بڵێن لە کارخستنی ئەو پیتان نانیاخوا ئەو گڵاندە ڕژێنانەی کە لە مێشکدا هەیە کەمەش ئاوێتەیەکە ترشی ئەمینی با بڵێن ترش ئەمینی تێدایە بەرپرسیارن لە با بڵێن با بڵێن ڕژێمی جسم مەسەڵەن کاتێک عاز دەداتە با بڵێن جسم و پێکاتەکانی جسم و دەمارەکان یاخود کردداری هەرسکردن هەموو کردارەکانی تایبەت بە میتابۆلیزم لەوێدا خواردنی با بڵێن فاسفودەکان کاریگەریان دەبێت لەسەر ئەم جۆرە کارانی کە باسم کردواتە کردداری هەرسکردن بە شێوەیەکی گشتی تێکەدات بەڵێ دکتۆر دەڵێن خواردنی خێرا زۆر خۆرت دەکات ئەم خێرە چی هاتووە بەڵێ خواردنی خێرا ئێستا بۆ نمونە ئەگەر داماننا کەسەکان سێژەمە یاخود هەموو ڕۆژ کە خواردنی
فاسفودەکان دەخۆن ئەو جا بە هەموو جۆرەکانیەوە کەسەکە لە مشتیدا ڕژێنێک هەیە ئەو ڕژێنەوە دەکات داوایەکە وەکو خوو پێبوونە وەکو مدبوونبوونە کەوا دەکات هەموو ڕۆژ کەسەکە بخوات خواردنی ئەو جۆرە با بڵێن خواردنانش ئەو جۆرە خواردنە خێرایانش کۆمەڵێک لە پێکاتە دروستکراواتە بە پێکاتێ خۆشکراوە هەم بۆ درێژکردنەوەی با بڵین ماوەی بەسەرچوون تەمەن و هەروەها یاخود بۆ کۆمەڵێک پێکاتەی کیمیایی وەکو نیترات و یاخود خوێ و کۆمەڵێک مادەی دیکەی تێدایە کەوا دەکات ئەو کەسی دەخوا بەرامبەر بە خواردنێکی ئاسایی هەست بە خۆشی و تام بکات معنی تامەکەی هەست بە خۆشیێک بکات و جسمی زیاتر پێویستی پێبیزا بۆیە کەسەکە زۆرتر زۆرخۆرە بیواتە تووشی بەدخۆراکی دەبی لە ڕووی خواردنی زۆر بەڵێ دکتۆرگیان لە زۆربەی بەرنامەکان بە تایبەتی بەرنامەیەکمان تەرخان کرد لەسەر گەرمکردنەوەی خواردن بەڵێ ئایا خواردنە خێرایانەکەت بۆمان دێت لە دەرەوە یاخود دەیبینە ماڵەوە هەمووت بۆ ناخورێت باشە بۆ نمونە پیتزا کە پیتزا دەخۆی نیوەکەی تر هەڵ دەگریت ئایا گەرمکردنەوەی خواردنە خێراکان زیانی زۆر زیاتر لە ئەوانی ئاسایی یان بەڵێ زیانی زیاترە بەنسبەت پیزا ئەگەر هات و تەنها پەنیر و نانەکەبی دەتوانین بە ئۆڤن لە دەرەجەیەکی حرارەی با بڵێن لە پلەی گەرمیەکی وە هەندێک کەس بە گەرمی بکەین دەتوانین گەرمی بکەینەوە بەڵام ئەگەر هات و قارچکی لەسەر بێت بەسەلەن کۆمەڵێک ئەو پێکاتانە سەر بێ نابێ بە هیچ شێوەیە گەرم بکرێتەوە دەتوانین بڵێن بە ساردی بخۆی با تووشی تەسەموم بی وەکو ڕشانەوە و با بڵێن زوکچون و ئەوانە دەتوانین بڵین وا بخۆ تووشی وەبی باشترە لەوەی کە بە گەرمکردن تووشی کۆمەڵێک کالێکی کیمیایبی کاتێک کە تۆ دەیخۆی لەوانەیە بە دووبارەکردنەوە جۆرە خواردنەوە پاشی چەند ساڵ تۆ تووشی با بڵین خانە شێرپەنجاوی ببی باشە دکتۆرگیان دەڵێن خواردنە خێراکان دەبێتە هۆی سەرئێشە و دروستکردنی زیبکە بەڵێ ئایا پەیوەندی خواردنی خێرا لەگەڵ سەرئێشە و زیبکە چییە؟ بەڵێ خواردنە خێراکان نەک بڵێن پەیوەندی هەبی بە بابلێن سەر ئێشە و بابلێن زیبکە کۆمەڵێک پەیوەندیە بە کۆمەڵێک نەخۆشیەوە ئەوەش بەهۆی بوونی حتا شێرپەنجەشی تێدا زۆر خواردنی ئێستا ئێمە وەکو سەیرەکەین یا قوڕاپرسیەکمان کردبوو زۆربەی خەڵک لە هەرێمی کوردستان لەوانەیە مانجی تەنها هەفتەیەک 5 ڕۆژ نەیخوا هەموو ڕۆژ داوایەکە و دەیخوا جا بۆیە ئەو مادانەی کە تێدایە ئەو مادە خراپانەی کە تێدا بە گەرمکردن گۆڕانکاری یاخود ئەوانە بە مەرحەلەی پرۆسسکرا و داڕۆیشتون کە زۆر خراپە وا دەکات شێوازی ژیانت بگۆڕی شێوازی پێستت با بڵێن ئەوانەی کە شەقیقانێ یاخود ئەوانەی کە با بڵێن زوو سەرهێشەیە دەگرن وا دەکات تووشی سەرێشە بی یاخود لە لایەکی دیکەوە بەرپرسیارە لە نەخۆشی شەکرە چونکە کاتێک کە تۆ دەیخۆی ڕێژێکی زۆر شەکر داخلی جسمتەبی ئەنزیمی ئەنسۆلین ناتوانانی ئیشەکانی خۆی بەباشی بکات تاوای لێدێ دەچێتە جگەر لەوێ خەزم دەبیت بە درێژایی ڕۆژ مانگ ساڵ ئەو کەسە تاوای لێدێ با بڵێن کرشی چەوری لە دەوروبەری کرشی کۆ دەبێتەوە و لێرەدا تووشی واتە نەخۆشی چاوەڕوانی دەکات وە لە لایەکی دیکەشەوە دەتوانین بڵێن ئەو کەسانەی کە با بڵێن هەستیاری خواردنیان هەیە یاخود ئەوانەی تەنگە نەفەسن یاخود وا دەکات کەسەکە تووشی تەنگە نەفەسی بی نابێت زۆر بیخۆن زۆر باشە دکتۆرگیان ئەمن پێش بەرنامە لەبەرە تۆرەکەمان لەسەر خواردنی خێرا بوو بابەت خوێندەوە دەڵێ ئەوانەی کە زۆر خواردنی خێرا دەخۆن تووشی لە دەستدانی یادەوەری دەبن بەڵێ ڕاستە پەیوەندی چیە دەوەی کە خواردنی خێرا دەخۆی یادەوەری پێی دەڵێن فقدان زاکرە یاخود ناوێکی تری هەیە زەهایمەر شتێکی وە زەهایمەر کە تەواو کەسێکی ئیست لەبیر نەمینێ بەڵام ئەوە وەکو باسین کرد بەهۆی بوونی ئەو مادە پارێزەرانەیە کە بەرپرسیارە لە کەسەکە چونکە ئەم سەرەتا ئاماژەم پێکرد کۆمەڵێک ڕژێنی گەڵاندیە لە مێشک تەأسیر دەکاتە سەری بە زۆر خواردنی وا دەکات کەسەکە تەرکیزی زەعیف بێت بەرگری لەشی زەعیف بێت کاتێک ئەوانەی بەسەرداهات بە تەئکید بە ئێستاگەر سەیری وڵاتانی با بڵێن وەکو وڵاتی ئەمریکا زۆرترین فاسفود لەوێ دەخورێت ئەگەر سەیریان بکەی با بڵێن ڕێژەی کێش زۆربوونیان ڕێژەی نەخۆشییان ڕێژەی ئەوانەی کە شت لە دەکەن زۆر زیاترە بەراورد بە وڵاتەکانی دیکە زۆر سپاس دکتۆر زۆر بەخێربێ دووبارە زۆر سپاس دەستی تۆش خۆش خۆشەویستان لەژێر ڕێمایی دکتۆر هیوادارم خۆتان کابانی خۆتان بن لە ماڵەوە هەتا دەتوانن بە هیوای تەندروستێکی باش دووبارە تا بەرنامەیەکی تر دوورکەونەوە لە خواردنی خێرا تا پێتان دەکرێت
ڕێز و خۆشەویستی من و دکتۆر هۆڵی بۆ ئەوەی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.